سڵام و هەزار سڵامت تایبەتێ پێبینەرەوە شەویستەکەەوە بەرنامەوەی مانەی ئارۆ ئینێمێ دەگۆ سەر و پیری دەگۆ سەر و پیری یۆچا دەگۆ هۆرامانیەنە کە بەڕاستی یاگێ ئینسانە عارفەکە ئینسانە گۆرەکە یاگی و پسۆ شاعری پایە بەرز و نەمر و هۆرامانی سەیدین و یا پسۆ پیرخاڵۆ کە کەسایەتی و عارف و وەلی بیەن دەگۆ پیری 620 نەفەر تقریبەن جەمعیەتشن تا مەریوان 65 تا 75 کیلومترێ فاصلەشن ئی دەگەی پسۆ گرد و دەگاکە هۆرامانی یا ئەکسەریەتشە دەگەوەنەکە لێ کوێسانە یانەکەژنێ لێ کوێسانیەنە و پلکانیەنە ئەگەر خاستەر تەماشا کردێویندێ کە حتا ئی کەش و کۆشا خەڵک و زەحمەتکیش و دەگۆ سەر و پیری خەریکێ باخداریەنە پاسەکە ویندێ چێگەچەنە مێوەدە میشانیەنە مردمیوە فرە زەحمەتکێششن مردمیوە فۆقڵادە مهمان نەوازشن ئارۆ چنی مابێدێ با سەردان و ئی دەگەیە کەرمێ و چەنی خەڵک و ئی دەگەی بنیشمێرە قسە باس کەرمێ سەر و قەڵیمی سەر و ئارۆ چێشکەرا قەڵیم چێش شاکردن مەراسماتی ئاینی شاچەنی بیەن چەنی مابیدێ یاگەوە فرەفرەوەشەنە دەگەیەوە فرەفرە قەڵیمیەنە حتمما ئارۆ چەنی مابیدێ تا سەردان وی دەگای کردمێ ئینە شمە و ئینە دەگا و سەر و پیری پاسە کەم زاندێ ئینەمێ دەگۆ سەر و پیری بەڕاستی نەمێ باڵکۆن ماژدە چێژمە ماچمشان باڵکۆن چێتەوی ماماچمێ بانجێڵە تقریبا بانجێڵە زووتر بەشکڵەوە هەربێن وەلی خۆ ئیساتینە شکڵ باڵکۆنیشان ئینە مچی بانجێڵەنە و یانە کاگە ئۆسمای نیشتین مێرە ینی احساس کرد و بهترین نقطە دنیای تامی واچمە ئی باڵکۆنەنە کە بەڕاستی فەزای و فرەوەشەنا پشتە سەرێتە ئەسڵەن تەماشاش کەری گەشت بیوە ئینسان گەشت بەوە تەماشا ئی مەنزەرەیە کەرۆ ئینسانە ئالا کەرۆ ئی تەبیعەتەوەشە ئی تەبیعەت و وێشە کە ئینسانانێک کە واقعەن ساڵە زندگی کەرا بەڵام دڵێوە بە عەزمەت و دەریێشا هەن کاک عوسمان مامۆسان خەریک و دەرزدە زاوڵان حەز کەرمێ وەڵێ ئانەکە قسە باسەکەمان شروع کەرمێ شعرێوە وەشۆ سەیدی پێشکەش و بینەرەکەمان کەرۆ فەرماوە ممنون بسم الله الرحمن الرحیم شێرەتا پەیوەنوێ جە سەیدی فەرماوانە عەرزە داشت بەندەی دڵمەند و ڕەنجور سەیدی دامی عێشق بە سەیدی مەشهور جەژەهراوی عشق شەربەت چەشیدە هەرگز شادی و زۆق بەچەم نەدیدە خەستەی پەشی و حاڵ پێکیای زامت خەمناک و خەمبار دایم خەمقامەت نەجامی هجران سەد هو ناوەردە تەرکی وەفا و بەین هەرگز نەکەردە دەرد زەدە و هەردەی ئەحبابی شەریف ڕندەی نازداران زوڵەیخای زەریف خاتر جە شیرین زەریفتەر جە لەیل یاری دڵ ئازار کەم وەفای بێمەیل عەرزە جە مەزمون عەرزە حاڵمەن ئێدەن گوڵجەمین سۆسەن خاڵمەن دەسڵوەش بۆ یاخوا یا و سەیدی بەخێر تەبیعەتی وەش شعرە وەشە سەیدی بە دەنگ و مامۆستا عوسمانی کە بەڕاستی لەزەت مابرد و حەز کرد و مامۆستاگیان سەر و ئینەیە کە چی پیدەگەیە ماشا سەر و پیری چی عەرزم بە خزمەت تابوونە کەلیمێ و سەر و پیری ئێمە جە دوێ معنیارە تامێ ئیسفاش کەرمەچەنە زمانەوە کێ سەیدی جێ خانەکە و پاوەیوێ تەشیوش ئارن ئی مەکانی ئی دەگا بڕێ ماچا پیر بیەن
پیر بیان دوران و پیرینە تەشیوش ئارن ئی دەگا یعنی جەنەزەرەوە سنووساڵی سنووساڵ سن و ساڵیوێ پیاەوێ مۆسین پیاەوێ مردا پیاەوێ پیر بیان سەرش پیر بیان سەرەیش قژێ و سەرەیش چەرمێ بینی وەختێوە خەریک و یانەکەرەوە بیان فەرماوان شا چێشکەری کاکە یان فەرماوانش ئەپی سەرۆ پیریوێ گەرەکەما یانە کردوێ بازێک هەنێ جەمعنایەوە تەری سفاکەرا فەرماوانش من بۆ نۆ حەزت و پیشەلیاری وێ ئامانە ئەی وڵاتێ بازەچەنی ئی سەر و پیری ئەپی بارەمانە کەراوێ دەسەوەش بێ ئەخڵە حەز کەرمێ سەر و ئەنەیە باسما پێکەری کە بەڕاستی ژیان و وێ ماواتریە زندگی چی منتەقەنە چەندیا پێشمەیە سەختە ڕاحەتە ژیانتە عەزم بە خزمەتیت بوونێ وەڵا خصوصەن کە ئەچی زەمانەنە چی دەوران و ئاخرینە زندگی خیلی مشکل بیانو واقعا زندگی خیلی سخت بیانو خصوصا اچی ساتی دوران و گرانی نو گران ورته نو هرچن رون واقعا وزانی قیمت و آرو نسبت به سبای واقعا فرقشن واقعا زندگی خیلی مشکل اچی ولاتنه واقعا تحملش گرکه واقعا عشق و صبر و حوصلش گرکه فرماوی هەر باسەکە تەماشا کرد مدماتەر گڵمی لێ دەگاکێرە تقریبا کوچەی دەگەی ئامۆلوێ سەختە حەز کرد و بزان و زمساینە چنی ئامۆلوێ تا پێکریۆ ئەرزم بە خزمەتی بۆنە ئیسە پێسەوەی ماماچمێ زمسانەکێ ناتوانی کەوتێنێ زمسانەکێ پیری کەوتێنێ زمسانێکی وەرێوێ ئانچنان مەوارۆ جەزمسانەکانە وەربێ قورسە مەوارۆنێ نێ دیڤەر ساڵن ناشکری نەبوونێ وەرێ کەمەوارۆنێ وەری بە هەر سوورەت زمانێوە زوقم بۆ زمانێوە فرێ هەواسەر بوونێ واقعا ئامەد و ڕەفت سەختاری واقعا چون احتمالشان هەر لەحزە زاوڵەوە گرێرۆ هەر لەحزە کەسێوە واقعا گلێرۆنێ هەنێ واقعا مەجبورێ با خوب زووتر مرا سەرکاری بە تەمام احتیاتی بێ واقعا احتیات ڕعایەت کرانێ کە نەک نازەمین و نەگرێرا بێسەوە مەماچمینە نەکوتێ مشکێڵێوە جبران ناپەزیرە واقعا ڕوا بڵێنێ بەڵێ جێگەکەی نەمێ چی بانجڵە نیشتین مێرە تەماشا کردمی مەرقەڵێوەتەری ناچاگەنەمە مەزانوەگە دووربینەکەمان نیشانش دۆ مەرقەڵێوە ناچاگەنە حەسکەر و نەمەوە فرەوەشێتەنە ینی مەرقەڵەکە ملیۆ پێداخەکە شاخەکە پێ شاخەکە ملیۆ ئەگەر کریۆ کاک وەسمانگیان سەر و ئی مەرقەڵێچە باسما پێکەرینە ئی مەرقە و حەزت و پێرخاڵۆین من وێن فرە معتەقد هەنا بێ پێرخاڵۆی ئیسێ حاڵی حاضر کە ئی مەکانی ئی نقطەی ئینا ناچی باڵکونەوە تۆ وەڵتەنە بەحس کرده تقریبا تاوو واچونێ فەیزێوەن کە جەسەر و دعا و حەزت و پێرخاڵۆیە من یاوانە ئەی نقطێ هەیە چون من ئامانە خزمەتش دەرخاستم کردن واتەنم پیرگیان پێرخاڵۆگیان حەز کرد و بەوە خزمەتت یعنی 15 ساڵە چاوەڵتر ئینە حدود و 15 ساڵە من ئاماناوە ئی نقطەی جەهامسایتی پێرخاڵۆینە واتەنم حەز کرد و پێرخاڵۆگیان بەوە سەر و پیری خزمەت و تۆ و جەهامسایتی تۆنە خواگیانی پاسە بە لطف و بەرەکەت و بە دوعا و خێر و پێرخاڵۆگیانی ئی یاگەشە واقعا کەرێ نەسیب من پێرخاڵۆگیان جە دەوران حەزت و پیرینە جە دەوران حەزت و پیشەلیاری نەبیان ئەم زەمان چەنی پیشالیاری چا دەورانە نەبیان بەڵێ ڕوێ جەڕوەکە ئی پێرخاڵۆێ ملۆ بیلاخرە پێسەوە مەماسمی ئەپی دەشت و سەڵواوایرۆ ملۆ ئەپیگەر کارەوان وەری فەرماوەنە تا من مەوێ تاقۆ پێسەواسمی بەلووی نەوەزارێ ساسی پاییز بۆنە بەلوو نەتەکنا ئێتا ئاوەقتی بەلوو جا نەخشێ واقعا خۆراکی نەخشی ئەساسیش بیان وەختە مێوە کابرایەوە هۆرامی مرۆ ئەچی مۆڵەنە توش بێ ماچۆ حەزەت و پێرخاڵی فەرماوە چ خەبەر فەرماوەنە تەقۆ بەلووشە وەسەنرێ ئایش فەرماوە دەخۆ من عەرزم کەر تەقۆ بەلووی نەوەزارە تا من بەوێ دێ بەشکیم تا من بروێ یانێ نەفەرێ مرۆنێ حەوت نەفەرێ مرانێ
فۆرەن حەزەت و پیشەلیاری فەرماوە دێوانەی تیرەکەش تەقنا فۆرەن ئاوی داخەکردێنێ یۆجە حەوت نەفەرەکەی کوڕ و پیشەلیاری بۆنێ جا وەختەوێ حەزت و پێرخاڵۆ عەمر و خوای کەڕۆنێ ماراش و لاپلا خارخانە احتمالشن دوبینەکە نیشانەش بوو ولاو یانەی ئەچا حەنام مەیتەکەی وەختە مەیتەکەی منیارێ گەرەک شاب و هۆرش بەرزش کەراوە و هۆرش گێرا باراش پەیسل و قەبری و بنیاشنە قەبرێ دنیا تەکانیشمەوەنێ سینە بە سینەکی منیە قسمە یاوێنە بە ئێستا گۆش و ژنیەنەم مەیتەش هۆرنمەی بەڵێ تاریخی شەفای فرەتەر و هۆرامانی تاریخی شەفاییەن بەڕاست سینە بە سینە یەواشە خەبەرما بە حەزەت و پیری خودمان پێرخاڵۆ تەشریفش هۆرنمێزۆ مەیتەش جە زەمینی مەبڕیۆ چش کەرمیم مێ پەیسەریش فەرماوەنێ ئەی مەردە بەڵاو زینە بەڵا ئەی مەردە بەڵاو زینە بەڵا تەشریفت هۆر بێزۆ قەوڵ بۆنێ چی بێ بە بزووە شۆنیت تا قیامەت نەبڕیۆ چەنێ ئیسە ئی بەحس و کوڵاڕۆچنا وەڵو ئانێنە بلاسەر و حەزەت و پیری گێتەوە چی و پەشناوێ مراسم و کۆمسێنە جە مەراسم و کۆمسان و جە مەراسم و کوڵاڕۆچنێنێ وەڵە نەمێنە سەر و حەزەت و پێرخاڵۆ اینەمێ خزمەت و لالۆ محەممەڵ و مەتیڕعنایە لێبەرەکەشان نیشتێ نێرە و ئێمە ئەمەمێ پەلەشا کوچێکی نیشا قسەی کەرمێ ڕێک لالۆ محەممەڵ و مەتیڕعنا هەمسۆ سەیدینێ یانەکۆ سەیدینە ڕێک پاڵ و یانەکەشانەدە با کوچێکی نیشا قسەی کەرمێ و بزانمێ خەریک و چیشیەنێ و ئۆسا چنی پێوەرە یەکترین شادیەن و چنی زەماوەڵ نەشاکردێنە و چنی یاوێنە یەکترینی بزانمێ قسەی ماپێکەرە لالۆ محەممەڵ گیان سڵام السلام عليكم وعليكم السلام خير بيدي خاصة نشكر وشنو يا اخوا خير بيدي سر تمام باسو قديمي ما بيكره چني متيرعنا ضيا وچني بيستو والله متيرعنا كوانوم بله وقتك تبيوز لي بين ميو يقدر ميو حتى قومي فاميليا منه وقتك شنو انا رديت مش ما بي من ضرب شيء اي ضرب شيء من بالاخره دڵ شی من و یەواشە ئیزدیواج ما کرد و من داوام کردە تاتەیش و ئەیەش و برایش و ئی سەفەر دەدانێ شاپەنێ خاصە لالۆ محەممەد داواکردەکە ئۆسە چنی بێ چ تۆفێرێش بێ چنی داواکردۆ ئیسەیە ئاوەتێکە وەل ئێستا چوار پێنج پیە عالی محتەمەدین و ئاوایی کیاسێم لوێ یانەشا ئاوەتێکە بە عینوان و ئینەی کە ماسا هیچبی دوێ یانەشان نیش تێرە ئاوتێکەوا چای مامێنمی هیچبی پێی ئیکنەچێت تا پێی فڵانە کەسی پێی حەمەی ئێتم ئاوتە دانیشاپەنەوە دەستشان ماچ کەرەن هیچبیەکەش ئینە بیەن ئێتە وەتە زەمانێن هیچبی کریێنەوە دێنە من مامۆسان بەرەن مارە ما بڕێنە و زەماونێ ماکەرێنە حقیقەت زەماونێوە چەنینێ مەسەڵەن حیوان ما کوشتن کەشکەک ماکردن بنزما گۆشکردن لیباسم سانان هۆرپڕای بیەن هۆرپراکەی مەسەڵەن زەماونەکی ئاواییم خۆڵکەکردن دەگا حتا هەوەرامانی خۆڵکە بکەیری ئامێنی ئەویگە ئەچێگە شەوینە هۆرپڕێنی ڕۆنە هۆرپڕێنە ئاختی چاتۆڕی بەیسە بەرقا یەختی چاتۆڕی بێنەوە هۆرپڕێنی و ڕۆنە هۆرپڕێنی بە هەسەریش ماهاردێنێ سواری و هەسەری پەرشش حوتە سەری ماوەسێنی ڕائە پێسە لوێنی یانەکەی چافرە دنیای ناچێ ئەوەکە سواری بینمێ بە هەسەر ئارێنێ ماوێ حتا زەمان و سپێج بی سپابی ڕغباری بینی ڕغبار ئەپاسە تارێنم خاز بیان والله با سوالش کردم مەتیڕعنێ بزان و لالۆ محەممەدی گەرەکە بیێن تو جاڵ گەرەک بێ جلێ چێشیش پێ هەردی بینی چکو جلێش پێ ئەسێ بینی پێ زەماوەڵ نێمەتی
والله دەیمەزان خۆی کارویسەی نەبی ود بلی انتخاب کردی دوکانە وێش انتخابەکەی بن حنوعە نەبانێتر مەیل و وێش وی تا ڕەنگۆ گجی زەماوەند چنیە بێ نا والله ومانە چنیە بێ ئاوەختی پاسە نەبێ حنوعەشەف ئاردێنی یعنی ڕەنگێوە تایبەتەش نەبێ مەسا ئیسە چەرمە ناوەختە سوور نەبێ ئاوەخت سوور بێ و ئاوەختی زەر بێ و سۆڵز بێ و تە حنوعە دیویاری نوعێک جیت پەیارێنی هەر ڕەنگە هەر نوعێشا ڕەنگە فێس و ئەرێ فێسە بێ فێسە بێ و لیریج بێنی و هیریش پێسێ ئەرێ لیریج بێنی و فێسەیج بێ هەرمێ بێنی دمانەیە جلی ئۆسێ ماس خمە بێ و سەڵتە بێ ئەرێ گەرچیە بێ سخمە بێ سەڵتە بێ کەوا بێ بسۆ ئی جلو بەرگ و ئیسۆ من بێ یا مەسن چین و مین و چێوش بێ تەنها ئەوینێ نوعێش بۆ بنواسینش پانە لاکەوێ ئەنا هیچتەرش نەبێ بۆ ناوەڵڵا تەسوور و قەیمی ورازیێنی لاکەوێش بینی لاکەوە چێشن لاکەوێ ئەپێن وینێ هەین بینی سانی نیشا ژەنی کەی نیشا پاڵ و سەڵتەیرێ پێسە واسمی ملەوانێ نوع ملەوانێ ورازی نیشا پاڵ و سەڵتەیرە ئاوەکتێکە ئی سەفەر سەڵتەکەی نوعێ ورازێنی لیباسی قەیمی بێت نو دەژور و ئیسەی نەبێ قۆڵی شێنێرە وار و ئاواتێکە لیری من پێکەرێنەوە ئاوتێکەشون وانێرە فێسەزە ڕەمابیێنەوە فێسەزە زەڕی پۆڵی قەیمی زەمان و ڕەزاشای ئاوتێکەشون وانێرە ئێتر ئەپی جۆرە ئاردێنەما هەتا مەسەڵەن ئاوەختی پاسە قانون دەسوور پێ زەمانتیقەنێ ئیسە من لوێن ئاملوان ئاوەرۆپەی ئاکەی ژەنێمێ ساڵێ نەجا دێنێم دەسەوە چ دەستگیراندار بێنێ دە ساڵێوەنە تا ساڵێ شێ بلراوێ هەمیشێ پاسە بیە خاصە ئی ساڵەیە کە یەک ساڵە جا زەماوەند دەکەرێن دێ یەکترینی بینین دێ ئەرێ چەنی نەوینێ کە لە بەروچێوەنە کە لە بەری نەوینێن مێری یوتینی کە لە بەرە نەوینێن قسە چێکەرێن دێ لالۆ محەممەد ئەیچی نەکەین مێ چێش واچێن دێ دێتە چێش واچمی خۆر دێتە قسە وێمانی کەرین مێ دێتێ وتمەساری قسە چێشینەمە دەیەخڵا ئیشەڵڵا هەمیشە وەشتا بۆ دیارە یەکترین تافرە گەرەک بیان زاوڵی تا هەنێ لالۆ بەڵێ هەنێ ما یاری کوڕێمانێ لۆکەشمە و ناچێمانانە وتێنە نانا چاش بێکارە کەوتێنێ شێش هەنێمە دەیەخڵا بێوەیە بە پێتای زاوڵەکەی تا وێوە هۆپڕکەی کەی لالۆ چی وێوە زەمان نەشەنەوە پڕکەی کەی ئەری هۆرە هەڵ پڕکی کاری وەڵا هەور پڕێ چەند زەماونی چون زەماونی هەور پڕی شمە ماژال پڕکی ئێمە هۆرپڕێ هەڵپەرکەی نێ هەڵپەرکەی هۆرپڕێ ڕاستن مەتیەچم کورە ئەری وەرپڕێنێ ئەری وەرپڕێ وەرپڕێ زەمان نەوتنەوە نەپڕێنە ئەنە هۆشمە لالو محەمە عال عالدیان پێ بزاون چێشگەری زەماوەندمەنێ والله نەپڕێنە زەمان وێم نەحەونا وەختی کەس ڕوبەش نەبێ کارویستەی نەبێ یۆ قسێک والله کەس قسەی نەکەرێت چەند و ئاوە دەستگیرانیش لالو محەمە هەر چیلۆچەلا دیان پێ دیان لێدا چاشتە زەماوەندی فەرماوە کەشکەک بێ ئۆسا کەشکەک بێ ئەکسەریەت و چاشتا زەماوەندی کەشکەک بێ مەسەڵەن کەشکەکە پێ ئاخریش بێن و ئەوەڵیش نەبێ کابرا زەماوە نەکەی وەت بێ دوێ ڕوێ یێ هۆرپڕای نییە وەرپراپی منعاتك وتو هەڵپڕقەی ڕووی خەڵکی خۆڵکە کەری نانەژ نییە سەری دوێرە وڵا بخوا بێن ئەچیاوانە هەفتێ زەماوەنەش کردێنە خۆشم هەن ئانەش زووکچە زووتەر بێ هەفتێ زەماوەنەش کردێنە ئەچیاوانە یەک هەفتە خەڵکش خەڵکە کردن حیوانش سەرە بڕیان یەری شوار سەری گرسەفێرێت تا ئاتەمامیانتە ئاخرش کەشکە کشتیان سەر شش حەوت قەزانی ئەپێسە بەڕەدیف کەشکە کشتیان سەر ئی خەڵکە ئامان نانش واردن و تا وەی وەشاردێنێ ئاڕۆ تو چاشت و ئاخری وەی وە بێنە ئاردێنەشا ئی کەشکەکەن و ئاخرین وەلی وەڵچانێنە کەشکەکە نەکریا بۆ وێرەگان و نیمەڕۆ نە چاشتیشا برنج بێن و یا هەڵۆشە بێنە هەڵۆشە بێنە ئەوسێ هەڵۆشە بێنە چاشتە ئەچانیشانیێنێ سەر ئی خەڵکی ئەی خەڵکش خەڵکەکەن نانشدان ئەرە وڵا نانە پەچیش نیێنێ شش حەوت دەنی ناتاپەت
سم حمل یره لالو سم حمل یو چا کسانه که جتاته و میاو به سیدی امن می خدمتش که بزن می سیدی چی کوچش کردن جه خانگاه و تشریفش آردن به سرو پیری لالو سم حمل گن سلام السلام عليكم وعليكم السلام. خاصة نشكر سلامتني يا اخوة اجان خير وش بي يا اخوة سپاس الكولالو گن پما ما چی جناب السيدي چی جه دگاه خانگاه و تشریفش آدم به سرو پیری خلق خانقاه پاوین اصل کرو د طایفه شیخ جنیدی بغدادی اتفاق خویان دسار و بغاینه از زمان امام رضا و امام زاید تشویش عرر و به ایرانی یکی پنه بیره آوقتی کری گورو یلی کریش بینی شیخ جنیدی بنامی و سه معروفی بنامی بابا سه علی کردی بنامی و سه عثمان عریقی آمان خارگاه پاوی تا عادگاش بپا کردن هناك عراقيش دا أولا صاروا هربجي كونيوة دقيقة قولنا مارساش دقا فكير فنعمي وشسنا أصابنا إنه إذا عليك الشيخ ندارا إنشاد وطريقتي بابا علي آمان كرجيش آمان كانوا بابا إميس عثمان عريلي دوان خانقا باوي حتى لما هينش بيان مثلا عقلاء عمردان بني سالا إما حاكم إي قلاه وراماني حاكم شرعي بيان بنامي أدو براي عرض بكريدي بردون خان وفرحات خان وحاكم شرعي كوي مملكتي عمرو خواهش كرينا مالا ويلاني بيني بحاكم شرعي وراماني تعريف حاجي سام محمود شاكرين در أواو خانقا باوي بياش كياسن دعوتش كرن آمان حاكم شرعي إي مملكتي بيان تا عدده عدد عايز عم خوينا قلاكي بدسوا يكذا فريتي خلق السنة بنعم سبحانه غي شويان ساوني باب حادثة محمود أشياء وفاة كانوا مرقسينا بيها وارو سريش ما اسمه بيسرو بيدلو باخاوه سيدي زارولله بدس كانوا ونا علمي ما بده دورة إيراد صاروا خرمالينا كان منسوب بقول عمر أنا تشيل ما زمان انقلابي عراقي ملك سيد كريان عم يسألني وصاروا خرمالي نقول عمر سامي صاروا خرمالي بري أتاز خدمته مع مصادر السيدلالي السويتين مع الأول عايش وفاة كانوا بها خدمته مع مصادر عبد الله السابي ورو دقاها تبيلينا أتاز وان ضعيف بالتمام ميوه هورامان د سرگاه بریانه او دی اینه دقیقه ترى هنا مع سرگاه ابي بهيني بقى كيفوتيا ان حاكمكي تشريف معروف واقع يعني كرامه تاج نار حد بونه ورقات سبو ما اي مزگیما دست کرو يعني كر وين كري كلا ديوارنياي يعني كرو نفر اسمه پانا محسوب بابا سيدي چشكي فرماو أبيسر بيو يعني كرو إساسر بيو بالعاش عنينا بالي من رأسر عنينا إي آواسر بيو إما جنبه سيدين مي هكذا بعد تاتس خلقو خانقا باول بيان إي دقا إما أول نبينا تقريبا زمانو سيدين بالفاكرينا إي دقا إتفنجياني بيان بناميو إما تايفو سيراو شانداری عراقی و من پشت سرساقی دست ساله هن مسا شانداری تایفه سرساو عملی تایفه و ایشتر سوداش وینی و عملی شجدر لور خردستانی و مسئول سر تایفه سوباشیا تایفه سر عرض بخدمتی کرو خلق ایدگاه و عملی مسئول سر این تایفه موساله تایفه اصل گرایش ما بینی عایز عراق احمد عراقی و عملی أشياء أصل قريب يعني كانوا أي منطقة شا إنجام دار إنسان شا هذا النبي صاحب شنو أنا سوي بيري من عاش عنينا ذا آفر ما بس السيدي فرماش بيسر بيري يعني كلو وش بيا أخلا على ركبك لالو محمد توضيح جدابي ما كان شكوا عمان سيدي
چنی بیان کە چێگە نیشتە یاگی بیان ژەنی شەر چییە واسێنە زەنی بینە زەن ئەزگەرەکە بێنە بە نامێ و ژیوارێکی نامی سێزبعینە نا نۆسات و ژیواری خەڵکو ژیواری بێنتە تایفە و بارا ماسا ماسا ئانەن ماسەوە نۆ سات و کاکە بارابی برت کەلاپە نەڕۆزگاری هەر وەسی لە بێن ئارەس نارێنە دەبان خوار و کێش ماسمی پەست و زەڵانە مێرە وار ئانە باخێ بێنێ هەن تایفە و باهواسە بێنە حرەمە سا تایفەرە ماسا دڵسا و باهواس بەڵێ اینێمێ یانۆ مەتی عینێنێ ژەنۆ لالۆسە محەممەدی سقسش کردێ پێما یانێ وەفرە پاک و پوختە و تەمیز و ساجەکەژی ناچێ گەنە قڵ دیوارەکەەوە نانەپەچی مەتی ئەناگیە باڵێ قوربان هەفتەیەوەنە چند کەڕەتی نانەپەچینە دیێر ساڵێنی سەفرەسەتێ نانمە پەچوونەوەشی زەمینی من خاسمە تاونان شله خوا سلامەتی بۆ بێوەیە تر چاوەڵەری وەڵا ڕۆناڕوو نانم پەتەن زاڵەکە یانە نەبیێنێ و نانەوا نەبیێن و ئاوەختی یەچانی نەبیێنێتە حەوەم نانم کردن وێمە هەڵی زەمژەنێنە وێم حیوانم وی کردن ئاوەختی تەنیاژەنی بێنا زاڵەوەرە بێنا دوێنێ هەوار کۆچما کردن ئاوەختی ئاردەی دوێنێ دوورۆ ئاوی ما ئاردێ توش دێهاتەکە دەگاکە ئاویش نەبیێن ناوەڵا ئاویش نەبیێنە تر هەلوێنمێ هەوار هەواری چتر بە کونە ئاوی ما ئاردێنە و بە تەنەکە و خەیلێ دووری کەوتین مێجە هەوارەکەی یعنی ئیسە ئەیگە پێ هەواری ڕاشفرە دوورە نە هەرچی ڕێوە چەند لوێندێ ئاوی تاردێنە پێ سەرشتە پەیگرچێ ڕێوە چند کەڕەتی لوێندێ ئاوی باجە ڕوونە بیان 5 کەڕەتی لوێنمی ئەری وەڵڵا دەیتر پاسە زیندگی چاوەڵی خەیلێ هین بێ سەغد بێ سەخ بیان پۆسە بەڵام وەش بیان فرەوەش بێ فرە خاتراتێشەنی ئیستەمل و ئینەیرێ ئەری وەڵڵا چ وەختێوە لوێندێ پێ هەواری و کۆگە بێ هەوارێتێ ئێمە هەر هەستاریە لوێنمی هەستاریە پشت و سەر و پیری نیم سەعات ڕانێ ئێتر هەوارەکە ئێمە پاوە بیان گرد و دەگاکی لوێندێ پێوەرە لوێن دەستێ شاریان چاش پەنە کاوێ لوێنی کاوێ دەستێت شالیوێنی مێ هەساریە دەستێت شالیوێنی باخێ شادی لێ دەرەبێنی لوێنی پەیدلێ دەرە هەنوو ئی دەگێ پاسە بینمە یاری قیسمەتی ئەی هەواری منێنێ خەڵگەری سەملو پێی هەوا هەر کامێشە حیوان شابۆ ملا ئیسا کاوێ منش ماچوو چواریانێش چەنەنی چواریانێ ملا کە هینە هەساریە هیچ مەلا ئەتر تەرکە دەیێنێ چووکە نزیک و ئاواکەین و حیوان یاری حیوانەکە کەمتەر بیێن بجوز حیوانداری هەرمانێت هەرە تا چێشە بێ مەسەن کشاوەرزی تا بێ کەس کەشاوەرزی بێ کەشاوەرزی مەسەلات تفچینیەوێ ئاوەختی باخ و باخ شابێ کەشاوەرزیە نەوەڵات چانە نیە هەر بەش و خانەوادەگی کەشاوەرزی شابێ ئەتر نەبێ شاپەی هینی خڕ و فروشیشە فقط نانە پەچێندە یا مەسە کلوچێوە بێ کلوچە مەرگە چێش کلوچەما حەل نەپەتەن حەل نان پەچێنمی گێتەمەژگۆ چێوتانە بێن ئەریکەری بەڵێ وەڵا گێتنی بۆ شکارندی گێتەمەژگێ گێتەمەژگێ ئاوەختی ئتر مەسەلا دێنمێش سەروی سازەکەی لە قلچ بە چیوێەوە بە چەمچێوە چیوێ قلچێشکەرێنی و ئەتر ئیدیمەودیم برێژیێ و فرەعالە نەپاسێ نەنیان مابیلات درێژ هەمیرەکەی دەی پێوەنە وەرم زۆر نیمە فیسا ئەری شمە نیمە فیسیش ماش وەڵا دێمە هەرگێ تەمەژگێش هەرگێ تەمەژگەش ئاماژدێ ڕازماچینە ڕازماچ بێنجاری چنە پشیە ماکردێنێ ئاوەختی کەم ئاری وەرم گێ تەمەژگێ ما هەر کردێنێ وەزوی چی مابیان پێ شەو هەفتەی زاوڵاشمەج ڕسمە تابیان کە پاسە قەڵیم پێ شەو هەفتەی زاوڵەکە پێڵا بۆ مراسمێ وەچێوە مراسمم گێرتەن من هەر وێم مەسەلا کەم هینە بیێنانێ مراسمەم پێش بیان نوێی و گەرمێ و پوشڕێحان پوشڕێحان ماژدێ ڕێحان
ئاوەختی ئینێ و چەنی تام و پیازم سوور کردنەوە کردنم مەسەڵا قاودەمێ چاشتی گەوری یاونانم 10-12 یانارێ ماچاش پەنە ششتڵی زاوڵە بیە زاوڵی جا ماچە ئاششتڵی پەی ئەوێ فرە خاصیەتشەن پسن سەدەقە و ئەیە بدەی چەو دمای ماچوو ئی زاوڵە پەرسۆوە پەی جەڕۆ قیامەتی ئەگەر ئەچا لە حازێنە مرو ماچوو ئی خەیراتە فرە ئالەنە پەی زاوڵەی شڵی ڕست ماچوو پەی زاوڵی فرە خاصە کیانینی یانە هەمسایە والله کیانی نسیانە هامسا ئەتر بە شاکەری نیە بە جامعینە مەسەلا دەور و 50 کاسە فرەتەری کەمتەری پاسە بەخشنینی شاوە و تەمام سلامەتی وەختە کاسەکە کیانینەوە چێونیێنێ لێ کاسەکە ڕست والله من ئیسە چێشت ئەرزکەر و ئی مەملەکەتوێ ڕسموانەیش نەبی ئێمە جەژیوانە ڕسموانەی مابی جا ئێری گول حاڵێ کریێنی ئی مەخلۆخە منی چەند ناڕەحەتە بێنێ کاسەکە حاڵی بیێ زانی چی چووکە زاوڵەکە ئەوەڵ و وەخت و دنیەش بی ئەشێم کاسەکە حاڵی نیست ئارۆ دەگەڵ سەر و پیرێنە جە خەڵکی سوعالەماکردە ئۆسەوە پسۆ ئۆسا فەتاحی ساڵهای ساڵە نەتەوە بە نەتەوە تاتە بە تاتە خەریک و کار و ئاسنگەری بێنێ ئەلوێمە بەرەو دوکانەکەش بەداخەوە بەرەو ئاسنگەریەکەی بینیا بێ و پەرسا ماوات چاوەڵا زاهرن ئۆسافەتاح کەڵەکەش نیێنەوە و سەر و کەڵەکێوە کۆتنەرەوە بەداخەوە کوچ و مازیژ ئێشان و ئامانە نایانە لە نیشتەنەرە ئێمە جامەمێ خزمەتش هەم عیادەتێ ماکردە بۆ هەم هەواڵێ ماپەرسا بۆ و هەمینەکە و ئاسنگەری پرسیارشتە نەکردمێ و بزانمێ چەنی ئاسنگەری نەتەوە بەرەتەوە یاوان بە ئۆسافەتاحی ئۆسافەتاح گیان ئیشەڵڵا خوا بۆنەوە خاسەنی شکر ئینشاءالله والله الحمدلله ئێوڵام بخواوە خاسا شکر خاسە خوا شکر خوا شکر گەرەکمانە ئۆساگیان سەر و ئاسنگەری چەنی یاوان بە جنابل ئی پێشە چەنی یاوان بە جنابل بەڵێ وەڵا جێی ئەگەر مەسەلەن نەسڵ هوردە و هەر نەسڵ خەیمی هوردە و خەیلە توولە مەسەلەن نەسڵ ئێمە مەسەلەن وەلی ئاهەنگەر بیەن وەلی ئاهەنگەر بیەن بەخشەی فەرازی ئاهەنگەر بیەن فەراجە فەرایی ئاهەنگەری بە یاوان وەلی ئاهەنگەری بە یاوان بە تەقریبەن حەمە سادەقی حەمە سادەقی دەست و حەمە سادەقی چۆ یاوانەوە ئەوەی بە سادەقی تەقریبەن جە پشتە و پشت و دەیمینێ هەر ئاهەنگەری بێنێ ئەپی ئاهەنگەریشی بێنێ ئەچی مەسەلەن هەر ئەچی هەورامانیش نەبێنێ نەلێنێ ئیتر ئیلا ئۆلاوێ ئەچی هەورامانێ بەڵێ بە کێشابیێنێ بە چەنەی سەوە چەکاش بەحس کرد و بە کێشابیێنی بە چەنە وەلێ نەسڵ و ئێمەت وێ ماچێ مەنە بۆوە ئەچی دەگاو سەری پیرینە ئەچی دەگاو سەری پیرینە وەسەکە حەمە سادەقی بە یاوان سادەقی هەر ئی ئاهەنگەری بیەن دە سادەقی بە یاوان بە صادقی و یاوان بە ڕەحمانی جە ڕەحمانی چۆوە وەسە یاوان بە تاسە ئێمە نامێش ئۆریکەریمیان وەسا ئۆریکەری مەنشور بیەن ئێستا کارم نییە سەوینێەوە کوڕی و برێژ بیێ باڵ بەسەنە بێنێ کوڕیش بینی و برێژ بێنێ ئەوەسە یاوان بە تاسە ئێمە تاسە ئێمە چۆ ئیسە تەقریبەن یاوانەوە بە دەست و من یاوانە بەدەست من یانی 80 ساڵی باوەکە ساڵی عمرمە من ئی ئاسنگەریمە کردن هەیچ شوخڵێ سەرم نەکردن وەڵی شوخڕێک بینێ وەختە جەبەی نەوکشێ حیوانداری بیەن و جەبەی نەوکشێ مڵکیش ما بیەن و وەلی ئەسڵ و بینێ هەر ئی ئاسنگەری بیەن ئێمە هەر ئی ئاسنگەریما کردن
ئێچی میلەت و هەوڕامانی چە چی دل و میلەت و هەوڕامانێژنە کولەنش وەڵان ڕەزێ بێنێ چەنەما کولێ بی پەنجەکە هەوڕامانی تەموو شۆ بێنێ شۆن و ئانێرە بخوا گەواشی جەنوێن و خەڵک ئامان سەر و ئی ئەسنگەری ئیمە جەسلینەوە خەڵک ئامان جەژیوان و ئامان هەتا جەشەمیانی و ئامان مەسەلەن جەدەرەوچێ و ئامان ئی پەنجەکە هەوڕامانی هەر ئیحتیاجە ئەپی ئەسنگەری ئێمە بێن ئی ئاسنگەری ئێمەچە تەقریبەن فرەشی وێژی احتیرافی کردێنێ فرەشی وێژی احتیرافی کردێنێ ئاوەختە بەدەست و میلەتی کارپەنە کردێنێ و زیندگی پەنە کردێنێ یعنی چێش تاوەش یان ئیسە چێژ وەش کردێ و قەڵیمەنە تاتە گۆرەتە بابا گۆرەتە چش چاوەشکردن وەڵا وەشکردەینە گاواتن وەشکریان تەوەر وەشکریان زەنگەن وەشکریان ئاواتەکە بێڵ و بێڵخەڵێ وەشەکریێنێ تا یاوان ئالوە سێرکە وەشەکریێنە سێرک و زەمیر کاڵای گشتڵێرە چیوی وەشەکریانی خەڵکی داری وەشەکریێنە مەسەنی پەی ئاڵبکەنەی چیوی ئەسپابی وەشێکریێنی تەقیبە ناڵبسما بڕیان بەدەستی وێما ئێمە ناڵبسماما بڕیەن پێی وەڵاخی پێی دەست ناها تا ناڵبەنی وەڵاخی ماکەنە وێرەگە وەختەن و شنێوە وەش ئەپاکە شارە مێ و ئینەمێ وەر بەرە یانۆ مەتیعەتیێنە نیشتن مێرە پێوەرە قسەی کرد ماچۆ چش کرده تەماشە کردە ئاوەختە وەشە ئینە واجب بن مەزان و قسەی کرد مەتیعەتی وێرەگە وەختەن و ئینەمێ لێ بەرەنە چێش ئاوەخت تەماشە کردە ئاوەختە وەشە ئەرێ وەڵڵا باخێوە وەشڵەشن مەتیعەتیە چاوارەنەوە پلکانی تەمیسێ و بینەرە وەشەویستەکانمان مەتیگیان ئی باخە وڵنیان هەری وەڵا گروەمنیان چش ژی ناچنێ هەناریشتانێ ساویشتانە و وەزیشتانە و تویشتانە و تووچیویچنی وەچێگەنە هەر لوێچ وەریمەتی هەر پاڵ هۆرکەز یەواشە ملوک کۆڵێ ساوی بەرو فەرماوە دەیگانی وەت نییە قاشە بیاخەجا دڵمامێتەوە بە زەحمە ئەی باخەتەنیانیۆ وەشە بیاخۆ ئاوەختە ئاوچێ وش کۆمەڵێنە ئێساڵ شێر وڵات چان یانن یانێن باخە ئێگەیە ئاوی چ کۆمانە مەتی هەساری شەنی چەمەهانی و چاگەەوە ئاوەکەی مێ هەری چەمەهانێ شەنی هەساری شەنی گێراشا و بەرەشامدا ئەوەختە ئێساڵ بێ ئاوی بیەن هەسارێ هەر ئاویش هەنە هەری هەنەش دێتە بە مەزن نەگوش هەنەش هانێ دەگۆ سەر و پیری هەنەکان مە پێنامی بەرە وڵا هانەنەوە هەن و کورە هین هەن نامێکێژا چێشە مەلی کەشەرە کەشوچێ نەلێنی بەڵێ نانە لێنە کا و سووری هەن و کاوە هەنە و تەکسەر هەن و کا و سووری هەن و هانینێ هانێ دەگۆ وارێنی هەواری ماچی تۆ هەواری من هانێ ماچوو هانێ چانی هەر هەوارەکەی هانی چا هەنێ نامی کاوە سنیە کاوەنێتە پایزیێ نێوە پێ بینەرەوە شەویستەکە و بەرنامە وێمانەی ئەمەمێ کۆتایی بەرنمەکەی هیوادارنا ئارۆ تاوا بۆما دەگۆ سەر و پیرێنە بەرنامەوە ڕێکوپێکما پێشمە پێشکەش کردە بۆ خڵا حافیزیە وێمانە تاچنەکەر و ملمێ دەگایەوە تەر خڵا حافیزدا